کۆبوونەوەکە دوور و درێژ و بەرنمەیەکی کاری تێر و تەسەڵی هەبوو یەکێک لەوانە هەڵسەنگاندنی جموجۆڵی مەکتەبی سیاسی بوو لە ماوەی ڕابردوو چ لە ناوخۆی لە ناوخۆکە کردبوویان ئەو جموجۆڵانێکی هیان بۆ چێ لە دەرەوەش ئەو بابەتانە هەڵسەنگدرا بێگومان مەکتەبی سیاسی لەو ماوێدا یعنی کۆمەڵێک کاری زۆر گرنگی کردبوو ئێمە بایەخەوە باسمان لەو کار و چالاکیانەی ئەوان کردنەوەکو بەرنامەی خۆمان بێگومان سوورین لەسەرەوەی کە پێویستە ڕیفراندۆم بکرێ و بۆ سربەخۆیی بەڵام مەرجی ئێمە بۆ ڕیفراندۆم بێمەرج کاراکردنەوەی پەرلەمانە کەی پەرلەمان کاراکرایەوە و ڕێکاری یاسای جیرابەر ئەو کاتە ئێمەش نوێنەری خۆمان بۆ کۆمیتەی ڕیفراندۆم دادنین واتە تا ئەو کاتە نوێنەری دائیمی هەمیشەی خۆمان بۆ کۆمیتێ دانانین و بەشداریش لە کۆبوونەوەکانی داهاتوو دەکەین و لەگەڵ پارتیش بێگومان کۆ دەبێتەوە وەفدیەکی سەرکردایەتی یەکێتی لەگەڵ پارتی بۆ گفتوگۆکردن لەسەر وەڵامی پارتی بۆ نەخشە ڕێگاکەی یەکێتی و بێگومان لەگەڵ لایەنەکان تریش لە گفتوگۆ بەردەوام دەین وەکو لە ماوەی ڕابردوو بیمان واتە بە کورتی لە ماوەی ڕابردوو کە یەکێتی هەوڵی داوە بیر و بۆ چوونە جیاوازەکان یەکتر نزیک کاتەوە هەوڵدا دوو جەمسەرگیری دروست نەبێت لە کوردستان هەوڵی داوە گفتوگۆ بەردەوام بێ پێم وابێ خەریکە وردەوردە دێتە بەرهەمی دەبێت لەبارەی چاکردنی بژێوی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیارتاندا بە بڕیاری ئێمە نییە ئێمە هەوڵی خۆمان خەینەگەڕ بۆ چۆنیەتی چاکردنی بژێوی خەڵک بۆ چۆنیەتی چاکردنی بژێوی فەرمانبەران ئێمە هەوڵی خۆمان لەگەڵ حکوومەتش بێگومان لە گفتوگۆدا دەبین واتە ئەوە لە دەست بە بڕیاری ئێمە نییە بەڵکو یەکێتی هەوڵ دەدا وەلایەنگری چاکردنی بار و گوزەرانی خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتیش موچەخۆرانە ئەمەوێت ڕای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بزانم لەسەر سەردانی وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆماری ئیسلامی ئێران و قسەی ئێوە چی بوو؟ ئێمە بێگومان باس کراتەوە چۆنیەتی سەردانەکە باش بووە بە باشە هەڵسەنجێنرا و ئەو هەندێکشتی نێوان هەرێمی کوردستان و تاران بۆ باس کراوە و پەیامی ئێرانیش بۆ مەسەلەی ڕێفراندۆم بێگومان کە بێمە گەیاندرایە باس کرا و پەیامەکە گەیاندراوە تا لایەنە سیاسەکانی تری کوردستانیش پارتی گۆڕان هەموو لایەنەکانی تر ینی بڕیارە وەفدی یەکێتی سەردانی تورکیا بکە سەردانی بەغا بکە بە وەفدێکی سەربەخۆ یا خۆت لەگەڵ لایەنەکانی تری باشووری کوردستانە لەگەڵ حیزبەکانە سەردانەکە بکە بەپی پێویست بکە بەگشتی پێویستیشکە بە تایبەتی و لەگەڵ عراق بێگومان ئێمە پەیوەندیمان هەیە پەیوەندی دۆخۆریمان لەگەڵ ژمارێک لە حیزبە عراقیەکان هەیە و بەردەوامیش دەبین بەڵام ئەوی پەیوەندی بە ڕیفراندۆم و بابەتە نیشتیمانیەکانی من پێم وابێ ئەبێ حکوومەت و لایەنە سیاسەکان هەموو بێکەوە یعنی نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن لەبارەی کاراکردنەوەی پەرلەمانەوە کۆدەنگی بەدی هاتووە یعنی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەدیەکەن والله ئاسان ینی نەرمیەکی زۆر هەیە لایەن پارتیەوە و باسیش کرا کە ومێد هەیە لە ماوەی هەفتەیەک ڕۆژی داهاتوو پەرلەمان کارا بکرێتەوە ومێدمان هەیە و جۆرێک قسەشمان پێگەیشتووە لەو بارەوە کاک بەختیار شتێکی بە من وت کە قسە لەسەر هەندێک ئاڵوگۆڕی حزبی ئەکری حکومی ئەکری ئەمە تا لەگومان باس کرایە ئەویش ڕێکاری پێویستە گیرێتە بەر بۆ ئەو بۆشایانەی کە هەیە پڕی بکەینەوە بۆ ئەو گۆڕانکاریانەی چ لە ناو حیزب چ لە ناو حکومەت کە پێویستن بە ڕێکاری حیزبی و بڕیاری پێویستی لەبارەوە درراوە.